پیاوێکی سعودی 53 ژن دەهێنێت. پیاو لەم ڕۆژگارە قورسەی ژیاندا ژنێکی بۆ بەڕێوە نابرێ، بەڵام ئەم پیاوەی دەبینن توانیوێتی 53 ژن بهێنێت. ئەبێت ئەبوو عەبدوڵڵا چی کردبێ؟ واتوانیوێتی ئیدارەی ئەو هەموو ژنە بدات. ئەبوو عەبدوڵڵا ئەزموونی خۆی لەگەڵ هاوسەرگیریەکانیدا باز دەکات. تەمەنی 6 ساڵە، پیاوێکی سعودیە و تەواوی شەقامی عەرەبی و سعودی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. ئێنە حەقیان نییە سەرقاڵ بن. خۆی 6 ساڵە 53 ژنی هێناوە. هەمووانی تووشی سەرسوڕمان کرد کاتێک وتی 53 ژنم هێناوە. کەمترین هاوسەرگیری ماوەکەی 2 مانگ بووە. درێژترین هاوسەرگیریشی 25 ساڵی خایاندووە. ئەبوو عەبدوڵڵا دڵی هێندە گەورەیە، دەڵێت هەموو ژنەکانی خۆشویستووە. باشە چۆن دڵێک بەو بچووکیە جێگای ئەم هەموو ژنەی تێدا بووەتەوە؟ یان ماشەڵڵا پیاو دڵی وەک بە حەروایە، جێگای زۆر ژنی تیا دەبێتەوە. دەڵێ ژنی بچووک و گەورەم خۆشویستووە، بەڵام ئەبوو عەبدوڵڵا ژمارەی مناڵەکانی ڕانەگەیاند کە چەندانن. لەوانەیە هەر ژمارەکەیان نەزانێت، چونکە لە کوردستانی خۆشمان پیاوێک 4 ژنی هەبوو لەگەڵ کۆمەڵەیەک منداڵدا. جەژن یەکێک لە منداڵەکانی چوو بوو بۆ لای باوکی و داوای جەژنانەی لێ کردبوو. ئەویش پێی وتبوو بۆ هەتی و تۆش کوڕی منیت؟ بۆ چونتان چییە؟ لەسەر ئەبوو عەبدوڵڵا و هاوشێوەکانی ئایا دڵی پیاو جێگای ئەو هەموو ژنەی تێدا دەبێتەوە؟